کاتێک قسە لەسەر باڵاپۆشیەکەین باڵاپۆشی سیستمێکی کۆمەڵایەتیە بۆ تێکەڵبوونی ژن و پیاوی نامەحرەمە. خی گەورە کاتێک باڵاپۆشی لەسەر ئافرەتی مسلمان واجب کردووە بۆ کاتێکە کە لەگەڵ کە پیاوی نامەحرەم بیبینێت. ئەگەرنا خۆ لە ماڵ هەموو ئەزانین ئافرەت لە ماڵی خۆیان و لە لای مەحرەمی خۆیان باڵاپۆشی واجب نییە لەسەری، بەڵام کاتێک تێکەڵی کۆمەلگا ئەبێ باڵاپۆشی واجب بووە لەسەری. بۆیە کەواتە ئەمە سیستمێکی کۆمەڵایەتیە بۆ تێکەڵبوونی ژن و پیاوە کاتێک کە لە دەرەوە یەکتری ئەبینن. بۆیە لەم ڕوانگەیەوە گەر سەیریکەین باڵاپۆشی دکتۆر محەممەد ئەمارە کە بیرمەندێکی ئیسلامیە ئەفەرمێ ئەڵێ وردەکاری باڵاپۆشی لە قورئانە خۆی گەورە باسی کردووە. تەنها ئەو سەرپۆشە نییە کە ئێمە ئەیدەین بە سەرمانە وەکو ئافرەتی مسلمان باڵاپۆشی تەنها ئەوە نییە. خی پەروەردگار باز لە کۆمەڵێ ڕەهەندی تری باڵاپۆشیەکە، بۆ نمونە باز لە چاو داخستنەکە کاتێککە خی گەورە ئەفەرمێت سیر ینی سەیری نامەحرەم مەکەن ئەبینین لە پیاوانەوە دەست پێەکە. خی گەورە لە پێشە خی گەورە ئەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. پیاوانی بڕوادار بڵێ بە چاویان داخن لە ئاستی ئافرەتی نامەحرەم. لدواي أو أخوي جورا فرمي وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن هتا كتاي آتك كباسي آيات حجابا كواتا بو بياواني شو بو آفرتانيش چاو داخستن بووی کە تووشی حرام نەبین و تووشی نەزەر نەبین ئەمە فەرمانی خۆی پەروەردگارە. باڵاپۆشی بەشێکی زۆری شەرم و شکۆ و حەیایە، یعنی بەڕاستی خوشکانی بەڕێز ئەوانەی کە باڵاپۆشن هەست بەم لایەنەی باڵاپۆشی ئەکەنکەوە بەهۆی باڵاپۆشیەوە خاوەنی شەرم و شکۆ و حەیان و شەرم و شکۆ و حەیاش لە ئیمانەوەیە. ئیمانی سەرچاوەکەی لە جێبەجێکردنی فەرمانەکانی خۆی گەورەوەیە. کاتێک کە ئافرەتێک باڵاپۆشە یاخود کاتێک کە پیاوێک لەبەر ئەوەی کە خوا فەرمانی پێکردو چاوی دائەخات، کاتێک کە پیاوێک لەبەر خوا ڕیشی هێشتوتەوە یا هەر فەرمانێکی تری خۆی گەورە جێبەجێکە هەر هەمووان وەکو بەندەیەک هەر کەسمان بەو شێوازێکەوە خوا چۆن فەرمانی پێکردوین هەست دەکەیت ئەو جێبەجێکردنی فەرمانە بەشێکە لە ئیمان و ئیمانیش بەشێکی گەورەی شەرم و حەیا ئیمانە. کەواتە پاراستنی ئەو شەرم و حەیایە جێبەجێکردنی فەرمانەکانی خۆی گەورە و باڵاپۆشی حکمەتێکی تری یاخود بەهایەکی تری پاراستنی عەورەت و لاشەی ئینسانە. بەڕاستی ئینسان بەجل و بەرگەوە جوانە. ئینسان یعنی ئەو کەسانێکەوە نیمچە باڵاپۆشن یاخود زۆر ڕوتن یعنی خۆیشان هەست بەوە ئەکەنکەوە ناشرینن، بۆیە وەکو خوشکی ئازیزم ئاماژەی پێیە پەنا ئەبەن بۆ ئەوەی کە بە چ شێوازێک خۆیان جوان بکەن، خۆیان بڕازێننەوە، چەندین تەجویلەکەن، چەندین جل و بەرگی جۆرا و جۆر، یعنی ئەنواع دەستکاری خۆیانەکەن ئێشتا هەر خۆیان لا ناشرینە. دەسەڵاتی ئەوان گەورەتر دەبێت. جای شەوا دەبێ ئێمە وەڵامی خوا بدەینەوە سوبحانە وتەعالا. من نزیک بە 25 ساڵە کار لەگەڵ گەنج و قوتابی و کوڕ و کز دەکەم. خوا شایەدە لە درێژایی ئەو 25 ساڵە زۆرترین ئیشم لەگەڵ گەنج و لاوی موسڵمان بووە. نەمبینیوە خەڵکێک سکاڵایەک بێنێتە لای ئێمە لە زۆربەی مەتافەکانی ژیانیشمدا بەرپرسیارەتیم هەبووە لەو کار و گەنجانەدا کە ئیشم کردووە. نەمبینیوە گەنجێک لە خوشکێک بێتە لای من سکاڵایەک بکە بڵێ من لەلایەن ئەو کڕۆ تەحەڕوشم پێکراوە. سوبحان الله. یعنی ئەمە شتێکی کەم نییە خوشکانی بەڕێز برایانی بەڕێزم. لە درێژایی 25 ساڵی لاویەتی خۆمدا ڕۆژێک نەمبینی بێ کچێک بڵێ من تەحەڕوشم پێکراوە. ئەی ئەمە خۆمە قەومێکی میثالی نین ئێمە گەلێک نین فریشتە بین. بەڵام بەڕاستی پەروەردەی ئیسلامی ئێمە جیاوازە. بەڕاستی ئەو مەشروع ئیسلامی کە خەڵکی موسڵمان و دیندار پێیەتی لەگەڵ خەڵکێکی ئیلحادی و فەساد کە کۆمەڵگای بەرەو هەڵدێر بردووە زۆر جیاوازە. ئێمە لەو بۆنە و یادانەدا چونکە بەڕاستی وەکو مامۆستا فەرمووی هەموومان دەزانین حیجاب بۆ خوشکانی ئیماندار فەرزە،
يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن. به ماشە لەوانەیە زۆر کەس دەڵێ زۆری لەسەر نهاتووە، دەی بەڵێ زۆری لەسەر نهاتووە، بەڵام ئافرەت هەموو ڕوکن و عیبادەتەکانی پێوەستە بە حیجابەوە، لای بە هیچی قوبوڵ نابێ، هیچی وەرناگیرێ،